سڵاو ڕێز خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەوەها لەسەر ئیشم بام عینەکە هەم توڵبی و هەم حوبێشی بۆ لە چاوکەم هەر بۆ فشە هەر بۆ فشە بەوەی لە چاوکەم و هەنێ قسەتان بۆکەم لە دواییشە ئەم قسە و باسە ئەبەمە ئەکاونتەکە لێش بڵاو یەکەمەوە ئەزانم کە ئێستا کەس ئاگادار نییە بۆ بەڵام گرنگەوە کە ڕێکۆرد بێت. لە دوای ئەوەی کە ئەو ڕێکلامەمان بینی هینیە و ئافرەتەکە گوایە هەوڵی دەدرێژی دراوەتە سەری لە دوبەی هەمومان کۆمەڵی قسە باسمان کرد. هەندێک نووسەرۆکە و شتە بینم لێرە و لەوێ کۆمەڵی قسە و باسەکە بەڕاستی و قسە و باسانە وەکو ئەوە وایە ئەو کەسە لە کوێرە دەیە کابێت و ئاگەی دەم سەردەمی عەولەمە و سەردەمی پۆست مۆدێرنیزم و سەردەمی ئەمنیوە لیبرالیزمە نەبێ بە هەمان ئەو عەقڵیەتە زۆر کۆن و باوە یەت قسە و باسەکانی خۆی ئەکات و ئەکەتە دیفاعی زۆر ناجوامێرانە بە ناوی مەسەی دەدرێژیەوە. هەموو کەسێ ئەو ڕاستی ئەزانێ کە کەسێک کەس نییە وەکو ئارام ئەحمەد دیفاعکە لەو مۆزوعانە ئەگەر بەڵگەی لەسەر شتەکان هەبێ کە ئایا ئەو شتە ڕاستە یا ڕاست نییە. قسەکانی من ئەوەیە کە ئێمە دەسەڵاتێک ئەناسین، ئەم دەسەڵاتە شایانی ئەوە نییە کە تۆ بچی لەناویە کار بکەیت، شایانی ئەوە نیە بی بە ئەندام پەرلەمانی ببی بە وەزیری. دوای ئەوە کۆمەڵێک کچەن یا کۆمەڵێک ژن هەن لە ژنبوون و لە کچبوون ترازاون لە ڕاستیە، ئەمانە زیاتر کاری لەشفرۆشی یا کاری سۆزانیەت ئەکەن لە حەقیقەتە. شتەکان فەرقی هەیە. ئاوان نییە ئێوە پێتان وابێ کە ئەوە تەنها پیاوە هەوڵی دەدرێژی سێکسی ئەکاتە سەر ئافرەت و ئادەم بابەتانە، بەڵکو بە پێچەوانەیشەوە ئێستا سەردەمێکەوتوین کە زۆرترین ترس لە ژن هەیە کە دەدرێژی سێکسی نەکاتە سەر پیاوان لە پێناوی بەرژەوەندی و لە پێناوی پارە و ئادەم بابەتانەیە. بە نمونە ئێستا لەم ئەوروپایەیە ماوەیەک باو بوو ئەو یاریزانە عالەمیەکان یا ئەوانەی کە دەوڵەمەند و پارەدارن و ئەوانە کچی جوان لیان نزیک ئەبووەوە بۆ ئەوەی کە زەواجیان لەگەڵکە لەبەر خاتی پارەکانیان هەر دوای ساڵ لە دوای 2 ساڵ مەحکەمەیانە گرت ئەیان و جیابینەوە بۆ ئەوەی نیوەی سامانەکەی بەرێ. ئەمە جۆرێکە لە لەشفرۆشی بەڵام بە جۆرێکی تر. هەر لەبەر ئەوەیشە ئێستا زۆربەی زۆری دەوڵەمەندەکان زۆربەی زۆری ئەوانەی کە یاریزان و کە جێگە و ڕێگەیان هەیە و بەناو دەنگن کاتێک کچێک ئەچێ بۆ لایەن و داوای زەواج و مەسەلەن بە دروستکردنی خێزان و ئەوانە بکە ڕێک ئەچنە مەحکەمە ئەچنە دادگا لە مەحامی ئەگرن ئەڵێ من ئەمڕۆ ئەم ئافەتەم ناسیوە چی سامان من هەمەهینی خۆمە ئەم ئافەتە هیچی ناکەوێت ئەگە سپێنی بوێ لێم جابێتەوە بۆ چونکە ئێستا ئەو یاریانە هەیە لە ڕاستیە. لەبەرەوە ئێستا هەموو ژنێک مۆبایلێکی لەبەردەستایە لە بندەسیەتی من ئێمەمانان کە زۆر ناسراوین ئێمە ئەزانین کە چەند ترسمان لە ژن هەیە بەڕاستی. من ناڵم هەموو ژنێک خراپە، ناڵم هەموو ژنێ بێ متمانەیە، من بە گشتی قسە ناکەم، بەڵام ئەو مەجموعە ئافرەتانە وایان کردووە کە تۆ ناتوانانی متمانە بە هیچ ژنێ بکەی بەڕاستی. ئەگەر ژنێیەت بەو پەڕی محیبەت و خۆشی لە نزیکە بێت تۆ ئەترسی لێ ئەترسی بچیتە لای وێنەیەکی لێ بگرێ سبێنێ بێت داوای پارە لێ بکە یا وێنەکەت یا ڤیدۆکەت بدا بە دەسەڵات بۆ بەنیارەکانت بە پارە بیفرۆشێ. ئێمە هەموو ئانەمان بینیوە لە ڕاستیە. من چەندین ژن پەیوەندی پێوە کردووم وتۆتی فلیمم لەلایهی فلانە مەسئولی پارتی فلانە مەسئولی یەکێتی بە دەفتەرێ بە 2 دەفتەر ئەیەم و ئارە بابەتانە ئەیفرۆشێ لە حەقیقەتە. هەمومان حاکمەکە یەکێتیمان بینی ئەوەی حاکمی یەکێتی بوو حاکمەکە ئافرەتێک ڕووتی کردەوە و هەمومان ڤیدۆکانمان بینی هەمووشمان هێشمان کردە سەرەوە کابرایە کە تۆ ناپیاوی تۆ بۆ ڕوود بوویتەوە بۆ ئەوە کەس باسی ئافرەتەکەشی نەکرد. لە کاتێکە ئافرەتەکە تاوانبارە کە تۆ یەی دائەنیشی ئەوە ئەەکەی لە پێناوی پارەیە. یعنی ترس لە ژن ئەمڕۆ بۆتە مەوزوع لە حەقیقەتە ئەمە 50 ساڵ بەر لە ئێستا نییە تۆ ئەبێ لە ژن بترسی لە ڕاستیە بەداخەوە کە ئاوا قساکە. عەزیزان نووسەر هەیە لە سلێمانی هەمووتان ئەیناسن پێم عەیبە ناوەکەی بڵێم بەڵام مەسئولم لەم قسانەی خۆم گوێی لە قسەکانم بێ ئەزانێ ژنی هێناوە مناڵی لەو ئافەتە هەیە 2 ساڵ بەر لە ئێستا ئافەتەکە لێ جیابەوە لەبەر شقۆ و پێنەوەبەر و ئالەم بابەتانە بڕواتانە بێ ڕسمی زەکەری پیاوەکەی بەڕووتی کە ئاوا لەسەر سیستەم پاڵکەوتووە بۆ ئارام ئەحمەدی ناردووی ئێسێش لەلامە
باشە ئێوەتم چاوەکەم تۆ عیبە ئەمە مێردە تۆ مناڵە لێ هەیە ئێژن و پیاو کە بە یەکەوە بوون و زەواجیان کرد و چوونە ناو ژووری نووسنەوە ڕوتیش ئەبنەوە سێکس ئەکەن بە یەکەوە خۆ پەیوەندەکان ئەمەیە بەڕاستی تۆ عیبە تۆ مناڵە لەم پیاوە هەیە ئەمڕۆکە لی جابوتێتەوە لە پێناوی شوقخۆ لە پێناوی ئالم بابەتەناییەی ڕسمی گەڵ و گونی مێردەکە بۆ من ئەنێری کە تۆ مێردی بۆ باوکی مناڵەکەتە توخوا تۆ شەرم ناکەی بەڕاستی ڕێک ئاوا من قسە لەگەڵا کردووە کوڕەکەش نامی بۆ نردم وتم کاکە وەڵا هەموو ئەو شتانە ئابوو جۆرەیە کە هەیە بەخوا ئەو کوڕێ ڕوت کردەوە دای ماڵی چوقەی لێسن بە باخی لێسن هەمووشێکی لێسن پارەی لێسن مێردیشی بوو خۆ مناڵی لێ هەیە ئەی هاوەر کاکە ئێستا مناڵەکە ڕەنگە 10 ساڵ و ئەلم بابەتانە بێ کاکە تۆ کاتێک کە ئێمەمانن ئەم شتانە ئەبینین تسمان لە هەموو ئەمانە هەیە لە حەقیقەتە پاشان ئەم ئافرەتە کە لە دووبەی 3 ساڵ بەر لە ئێستا ئەلەساس هەوڵ درراوە دەستێشی بکەتە سەری بۆشی قسەی نەکردو لە کاتی خۆیان ئەگەر ئەڵێن وەڵا نەیوێراوە و حیایەکی و کۆمەلگاکە ئەمەیە ئەی بۆ دوای 3 ساڵیت قسەکە بۆچی هیچ وردەکاریەک ناڵێ بدەجێشەکە چۆن بوو کە نەکراوە بەڵام چاوڵەکان چۆن بوو لە حەقیقەتە ئەمە هەمووی درۆیە ئازیزانی ئارام ئەحمەد ئەم ئافرەتانە درۆکن با ئێمە وا نەکەین دەبەروی ڕقمان لە مەسئولی پارتیە ڕقمان لە مەسئولی یەکێتیە ئیتر ئافرەت هەچێکی بڵێن بەخوا ڕاستەکە بڵێن بەخوا تەواوە کاکە ڤیدیۆ دەنگێکی براکەی مەسئول بارزانانی بڵاو بووەوە بڵاویان کردەوە ئافرەت تەلەفۆنی بووە کە خۆی ئیسارەیەکە بە زۆرم ئافرەتە کاکە هەر بە زۆر دەبا پێم بۆ لات و سەید گیان و براکەی مەسئول ناوی چیت خوا ئەوەی کە هەمووتان بینیتانە کە بە ڤیدیۆ بە دەنگ قسەی لەگەڵاکە با پێم بۆ لات و ئەوش لەوەرە بۆ هەولێر و پەیوەندی بکە بە هەڵکۆ زاهیرەوە ئەو لە نامن نایان بۆ تۆرە بۆ تورکیا و کاکە ئافرەتەکە واسی لێ نایەنێ دانکەی ڕیکۆرد دەکات دوایشە بە پارە ئیفرۆشە بێکێکی تر بابا با من ڕقم لە پاتی بنەماڵی بازانی بێ با من ڕقم لە برای مەسئول بازانی بەڵام ئەمە خەریکە بە کەلتور بەڕاستی کاکە ناکرێ ئەوە ناجەوامێریە لە ڕاستیە لەبەرەوەی من دژی بنەماڵی بازانیم یا دژی سەرانی یەکێتیم ئافرەتێک هەڵە سەیەکیان ئەخاتە داوە یەشن بڵای ئەکاتە بۆ پارە من بچم دیفاعی لێ بکەم باشە ناکرێ ئەمە کاکیشە بەڕاستی ئەمە قابلی قبول نییە هیچ متمانەیەک نەماوە بەڕاستی خەڵکە ئاساییەکە ڕەنگە هەندێک شتەیە نەیزانێ بەڵام خەڵکێک کە تۆزێ ناودەنگی هەبێ بەڕاستی لە هەموو شتێک ئەترسێ ناتوانێت پەیوەندی بە هیچ کەسێکەوە بکە ئیتر مەی بنەوە بۆ ئەوە خەڵک هەر باسی چای باسی 6 ملیۆن دینارەکەی کات و ئەم ژنە هەوڵ دراوە دەستێکێتە سەر و ئەمە نائینسانی و ئەم قسە قۆڕانە ئەم نووسەرە پوچانە بەڕاستی هەر بێتەمیان کردووە ئەوە کەی قسەیە تو ئێوە ئەیکەن کاکە باسی چیەکەن بە پێی کام بەڵگە پێی کام دلیل چۆن هەر لە خۆتان چۆن ئەو قسانەکەن کاکە ئێستا کۆمەڵێک ئافرەت پێیا بووە لەگەڵ ڕێزم بۆ زۆربەی ژنان کە ئەڵێ چەند جار وتومەکە ئەم دەستە ئەگەر پەنجێکی بپەڕێ هەموو دەستەکە ناشینەکە کە ئەمانە بوون بۆ هۆی ناشینکردنی ژنان بەڕاستی کاکە ئەمانە بە شوێن پارەوەن بە قوربانتان بن ئەمانە بۆ پارە وا ئەکەن ئەمانە ئەو ئیشەی کە ئەیکەن لە پێناوی پارایە ئەمانە هەچیشتە ئەیکەن تەنها بۆ خۆدەڵمەکردن و بۆ پارە و بۆ جیکلاس و بۆ ئادەم بابەتانە ئەمە لە ژنبوون دەرچوون ئەگینا منیش ئەزانم کاکە لە بەدرێژایی مێژوو هەوڵی دەدرێژی هەبووە هی پیاوان بۆ سەر ژنان لە ئەوروپایشا هەیە لە کوردستانیشا هەیە ئەمە هەمووی ڕاستە بەڵام ئێستا لە باشووری کوردستان کۆمەڵێک ئافرەت پێیا بوون کە هەچی سنوور هێتیان پەڕاندووە کاکە گیان ئەمانش ئەڕۆیشتن بە نمونە قسە لەگەڵ پیاوێک کاکە مێردی خۆی من نمونە بۆێنە مێردی خۆی کاکە وەڵڵا کابرا نووسەرە بەخوا هەمووتان ئەیناسن بەخوا لە چەندین ڕۆژنامە کە ئێوە یەکەیەکە ناوەکان برم ئەزانن لەوێ کاکە گیان نووسیوێتی برا وەزی ئابووریشی باشە کاکە قەسەم بەخوا وەکو باسم کرد وەڵڵا ژنەکەی ڕسم ڕوتی مێردەکەی خۆی بۆ نردوم کە وتی ژنی بووە کاکە گیان ئێوتمە وەڵڵا عیبە کاکە خۆمە بۆ بڵاوکردنەوە ناشێ بەس تۆ چۆن تۆ مناڵ لە پیاوەکەیە ئەشی ئەم کارەکەی یعنی تو والی هاتوو ئێستا ناوێری لەگەڵ یەک ژنا قسە بکەیت حتا لە ژنەکەی خۆتا ئەبێ لە ماڵەوە کاکە بە شەرواڵەکە پشی دوو گرێ بێنەوە کە شەو بخەوی بەڕوتی ڕسمەکە لێ بگرێ ئەگەسبێنە شەڕ و کێشە بوو پشێ بڵاوی کاتەوە لێ بیکا بەهڕەشە بەسەرەوە لە ناو سۆشیال میدیا و لە ناو خەڵکو و ئالم باتن بە قورئان وای لێ هاتوو ئێستا کاکە ژیان باشە والله وای لێ هاتوو ئازیزان باوەڕکن ئەمە حقیقەتە کاکە ئەو شتانێتە بەردەستی ئێمە بە هەمان شکڵە کاکە بە سەدان پیاوڕوت کراوەتەوە کە ژن ئیساری کردووە لە دوایە هەڕەشەی پارەی لێ کاڵێ پارەم بیتێ ئەگەر نەیە ئەیە بدە ژنەکانی بۆی پارەی بنێ کاکە ژیان دەمی سەدان کەسیان ئاوا داخستووە کاکە ژیان هەمووشی ژن کردوێتی کاکە دەیان کەسەیە کە ئەوێ دژی یەکێتی و پارتی ئەوە بڵێ یەکێتی و پارتی ژنەکان نادووە بە پارە چووە ئیشەکەی کردووە ئەوە نەکردەوە ئەوەی شاسۆتان نبینی کە جوتی کرد کاکە خۆ هەمومان باسمان کردو بە کۆمێدیش براشیدم
ئێوە کێ بۆی نردووە دەستگایەک ئەو ژنەی بۆ نردووە ئەم ژنە چووە لەگەڵ شاسوارە متمانی لای شاسوار دروست کردووە چەند جار ڕۆژ بۆ لای سێکسی لەگەڵا کردووە لە دواییە دەستگای زانیاریان ئەمانە یان پاراستن هەساون شتێکیان پێوە کردووە دەنگ ئەچێ بۆ لای شاسوار و ئەیشی بنە بە شۆخەکە دایانێن و بە کامێرە ئیگن کەچێ بۆ شۆخەکە لای شاسوار لێرە سێکسی لەگەڵاکە دانکە ڕیکۆرد دەکات بڵاو دەکاتەوە کاکەجیان ئێمە هەموو شتێکمان بە شاسوار کرد ڕسوامانکە شاسوار خۆ خەتە ژنەکەشی تایە کاکە ژنەکە هەسا و ڕۆژە خۆ کاری کردو بە قوربانتان بە باشە ئەی بۆ لەوێ ئێمە جیاتی شاسوارەکەین ئێوە قسە ناکەن بەڵام کە جیاتی ئەم ژنەیەکن کەوی کردو ئێوەیان دی ئەکەونە سەنگەی دیفاعەوە ڕسواییە کاکەجیان بەڕاستی ئەوە ڕسواییە عزیزانی من ئەمڕۆ متمانە نەماوە کاکە متمانە نەماوە والله ئینسان متمانی بە مناڵەکەی خۆی نەماوە متمانی بە ژنەکەی خۆی نەماوە کاکەجیان ئەمە ئێوە بتوانین نتوانێت ئەمانە ڕاستیە ئەبێ بترسی لەوەی کە نەکا کەسە نزیکە کەت ڕۆژێت ڕۆژان پەنێکی پێ بدا ڕۆژان بتفرۆشە لە پێناوی پارەیە زمانەکە زمانێکی سەخیفە لە حقیقەتە ئەم دەسەڵاتە سەخیفە خۆشەویستان پیاو نابێت بە هیچ جۆرێک هەستێت کۆمەڵە شتێ بیکە چونکە ئەمە خەتەریاتە سروە جو هەما سروەی سەرخۆشیان کردووە ڕسمەکانم هەمووی لەلایە سروەی خوشکی شاسوە لە بەغایە عەرەبەکان بردویانە هەستاون دیان ڕسمیان لێگرتووە بەڕووتی لە ئوتێلەکە و وڵاویان کردوێتەوە ئەمەش هەر ناجوامێرانێ بەڕاستی یعنی ئاوای لێ هاتووە ئێستا یەکێک لەو شتانەی کە بیانەوێ بەرامبەرەکانی پێپشکێنن یان بازرگانی بەسەرەوەکەن ئەچن بۆ لە پێناوی پارا ئەیکەن ئەمە بە درێژایی مێژوو هەبووە دەیان کتێب هەیە ئێستا کە CIA چی کردووە ساواک چی کردووە ئیطلاعات چی ئەکا دەستگای زانیاری پاراسن چی ئەکەن وەکوتم موساد و KBG و CIA و هەموو ئەمانە کە لەسەر ئەمە کردووە کاکە من کتێبم لەلایە دوای خەڵک کەوتون لە پاریسا 70 ساڵ بەر لە ئێسا کەسەکە نەیانتوانێت بە هیچ جۆرێک لەگەڵ ئافەتا بیگرن بۆیان نەکراوە ئافەت نەیتوانێت ئەم پیاوە دەسەمۆکە تاکو ڕسم و ڕوت و ڤیدۆی لێ بگرن لە دواییە ئیتر ئەو مخابراتەوە مەجبور بووە هەساوە دووسێ کەسی نردووە چونەتە ناو ئوتێلەکەەوە بە زۆر کابرا تعدایان لە کابراکە کردووە کاکە کابراکان تعدا لێ کردووە وایان لێ کردووە بۆ ڕسمیان گرتووە بۆی کە دەمی پێدا بخەن ئەمانە هەمووی حقیقەتن لەبەرەوە مەکەونە دیفاع لەو ئافرەتانە کاکەجیان دیفاع لەو ئافرەتانە جوامێرانە نییە ناجوامێرانەیە بەڕاستی چونکە ئەمانە ئیشیان ئەوەیە فەرموو ئەگەر ئەو ئافرەتە ڕاستەکە ئەبووە 3 ساڵ بەر لە ئێسا ئەگەر شەریف بوو هاواری کردای بووتە ئەمانە هەوڵیان داوەکە دەجێ سێسی کەنە سەرمان هەوڵەکان چۆن بوو 1 2 3 4 هەمووی کرای بەڵام درۆ ئەکا کاکە والله درۆ ئەکا من ئەم جوتیارە ناناسم چ ئەحمەقێکە بەڕاستی بەڵام ئەم ژنە ڕاز ناکە ئەگەر نەیوێراوە دوای 3 ساڵ بۆشی ئەوێری ئەو قسەیە بکەیت کەواتە تۆ درۆکە ئیشی بەوەیە لە دواییشە هەر لەگەڵ قسەکانیشە لە کاک مەسرووری و خۆی ئەڵێ کاک مەسروور کاک نێچی کاک مەسروور داواتان لێ یەکەم ئەوە ئێستا هەر پشی و ماساویان بووکە بە قوربانتان بم والله ئازیزان بە وجدانم کۆمەڵێک ئافرەت هەیە لەو باشووری کوردستانەیە قەسەم بەخوا یەک ئەخلاقیتان نێچێتەوە بەخوا ژنیان ناشرین کردووە کاکە والله متمانەیان نێشتووە قەسەم بەخوا وایان کردووە کە لە پێناوی پارەیە کاکە ئەڕۆن ئەچن پیا ڕوتەکەنەوە هەڕەشەی لێکەن وەکو چۆن پیاویش هەیە ها پیاوی خوێڕیش هەیە ئەچێ ڕسمی ژنەگرێ ڤیدۆی ژنەکات و هەڕەشەی لێکات و ئالەم بابەتانە بەڵام ژنیش هەیە ژن ئێستا زۆرترە بۆ ئاگاداریتان باش نییە سەردەمانێ من بە کۆمێدیش چەندجار وتومە سەردەمانێک کە تۆ ئەچی لەگەڵ کچێکا قسەتە کرد و ماچێکی لێ کرد بە کچەکە دەوە بە قوربان هین کچەکە پێیوتی ئەی بە ساقم دای کەس باز نەکەی حیامە چێت و باوکم و برام و ئەلم بابەتانە ئێستا ئەگەر تۆ بچی بتەوێت لە ئافەتێ ماشکە ئەبێت تۆ تەکلیفی لێکەی کورە بە قوربانە بم باسم نەکەی ئەی هاوار نەڵی وەڵا لەگە فڵانە کەسا بووم ئەنەمە ئەبێت تۆ ئێستا تەکلیف لە ژنەکەکە بێت خوا باسم مەکە ئەوە چ حیاتێکە بەڕاستی خۆشەویستان یارە محمەد ئەوە چه حیاتێکە دەڕاستە لەبەرەوە ئەو ژنانە کۆمەڵێک ئافرەتن بەڕاستی من هیچ ڕێزیان ناگرم لە پێناوی پارا خۆیان فرۆشتووە بۆ دەسەڵاتە سەخیفە و ئەوانە ژنین ئەوانە کۆمەڵێک کەسن پارە پێیاکەن بە لەشی خۆیان دەم و پلیان ئاوالەکەن سنگ و مەمکیان والەکەن قنیان و ئەمە ژنێکی ئاسایی و نۆرماڵ نییە بڕوا لە شوێنەکە ئیشکا سەگبا بێ $2 ئێوە هەوڵ با دەسێسی کارسی تا من دیفاعی لێ بکەم ئەوە جیاوازە ئەگەر ژنێکی محتەرام ژنێکی شەرافەتمەند ژنێکی ئینسان بڕوا لە یەک شوێنە تا لە حکوومەتی هەرێمیشە بڕوا کارێ بکە دڵسۆزانە و ژنێک بێکەیتر بزانی کە ئەمە بەڕاستی ژنە ئەگەر هەوڵێکی وا بدێت تۆ بە دیفاعی لێ بکەیت ئەمە ڕاستە بەڵام ئەمانە نابێت دیفاعیان لێ بکرێت تەواو
ئەمانە بۆ پارە ڕۆشتون خۆیان ڕاستیەکە ئەزانن هەمویان بۆیان ڕوود بوونەتەوە هێڵی لۆڤە نازان دەیان ئافرەت هەن ئەم ئافرەتانە هەمووی لە دوبەی و لەمانەگەم ئەم مەسعود زەنا ڕائەبوێرن پارە پێیاکەن دووریش نییە ئەو ژنە دەستگای زانیاری یەکێتیە ئەمانە ویان لێ نەکرد بێ پارەیشیان نابێتێ وتوانە خۆ تۆ ئێستا کێشە بۆ دروست بۆ ناو ئەم پارتیەیە هەوڵ بدە شتێکی ئەوە دروست کە ئێمە و پارەتینێ دوور نییە بە پارە ئەو کارە نەکا بەڕاستی دوور نییە یەکێتی پێی نەکرد بێت دەستگایەکی تر پێی نەکرد بێ بەم ئافرەتە لە پێناوی ئەوەی کە دژایەتی ئەو حیزبی پێگای ئەو فەردی پێ بکە یان دەوڵەمەنێک کە دژی ئەم جوتیارە نازانم کێیە دژی ئەوە پارەیە با بەمژ نەبڵێ ئەو شتەی بۆ بکە و حای بەرە ناو خەڵکە ئەم بابەتانە عەزیزان خۆشەویستان یەک کەسێک نییە بەقەدەر من تون بێ دژی یەکێتی و پارتی من هیچ شتێ نەماوە دژی ئەوانی نەکەم کاکە من نەموتۆ یەکێتی خراپە یا پارتی خراپە یەکە ناوی هەمویانم هێناوە من دەیان نەیارم بۆ خۆم دروست کردو ناوی یەکێتی و پارتیا کە ڕقیان لێمە لەبەرەوەی وەکو شارەزای تەڵەبانی ناوی یەکەیەکانم هێناوە باش نییە لەبەرەوە من لەو شتانە پاشەکشە ناکەم لە حقیقەتە من دیفاع لەوانە ناکەم بەڵام من ناحەقی قبوڵ ناکەم بەڕاستی کاکە من ناحەقی قبوڵ ناکەم من بۆ دوژمنەکەیشم درۆ ناکەم بەڕاستی خۆشەویستان چونکە بۆ لەبەرەوەی ئەمە ئیلاقی بەسەر ئەخلاقیەت و بەسەر شەهامەت و بەسەر پیاوەتی خۆمەوە هەیە پیاوێ پیاو بێ نابێت درۆ بۆ دوژمنەکەشی بکات پیاوێت جوامێر بێ نابێت درۆ بۆ سەرسەختی نارەکانی خۆی بکە ئەگەر تۆ بەڕاستی پیاویت و جوامێری وەکو پیاو بڕۆ دژایەتی بەرامبەرەکە بکە نەک دابنیشی تۆ هەمووی بپێچیتەوە فیلمی ڕووتی بڵاوکەیتەوە ڕسمی بڵاوکەیتەوە بدێ ئابەم ڕێگە پۆخڵ ڕێگە سەخیفەتۆ کەرامەتی بشکێنیت ئەمە بەڕاستی ئەمە شەرمەزاریە بۆیە نەکەونە دیفاع لەو ئافرەتانە ئەوانە ژنین بە هیچ جۆرێک ئەوانە خەتەرن لە حەقیقەتە خۆشەویستان ئەوانە ئێستا دەیان ڕسمی ڕوتیان لای ئەو هەیە هی خەڵکییان لەلایە ئەوە ئاوایە کاکە لەبەرەوە لەم پاوزەیە هاتم ئەو قسانم کرد بۆ ئەوەی کە وەڵام بەوانە بدەمەوە هەندێکیان خوێندمەوە هەتا باسی منیشیان کردووە بەڵام ناوەکەیان نەهێناوم ئەلە سات ڕەخنەگری توندیشەیە هاتو ئەوەی کردووە بەڵێ من ئاوا قساکەم بەڕاستی من تۆ نیم لە پەرداخی ئاوامە لە بکەم من فەرق ناکە بۆ من چ ژن بێ چ پیاو بێ ئەگەر ژن زوڵمی کرد هەرە بێ باسی بکەیت پیاو زوڵمی کرد هەرە بێ باسی بکەی وەڕاستی ئەوەی ئێوە ماساوەکەن بۆ ئەوی ژنێ ماچێکتان باتێ یا سێکسێکتان لەگەڵاکە ئەکەونە ماساوکردن عەلەساس زۆر شەریفن و چی و ئالەم بابەتانە نەخێر دیفاعکردن لەو ژنە ناپیاویە بەڕاستی تەواو چونکە درۆکە ڕاز ناکە بەڕاستی درۆکات و تەواو ئەگەر درۆ ناکە ئەوە شکاتی لێکراوە چێدە بەردەم دادگا یا لە ئەوروپا بچێ بیسەلمێنەکەکەن ئەگەر لە کوردستان هەڕەشەیەکەن و ئەم ترسێن ئەم بابەتانە لە ئەڵمانیا بیکە لە هۆڵەندا بیکە خۆی لە هۆڵەندا ژیاوە کاتی خۆی پێشم وایە جنسی هۆڵەندی ئەوانەیە هەیە با لە هۆڵەندا بێ شکات کاگە ڕاستەکە بیسەلمێنەکەکی هەوڵی داوە ئەو کاری لەگەڵا کردووە پاشانیش ئێمە 30 ساڵە هاوارەکەین ئەڵێن مەشتە ناو ئەم دەسەڵاتە سەخیفەوە بۆ چێشن زەحمەت نەبێت هیچتان چییە بۆ دەسەڵاتە ئێوە کات بۆ ئەچن ئەون بە موچە خۆری 6 ملیۆن و 7 ملیۆنی لەو کاتەوە خەڵکیش نانیێبی خوا کاکەش خەڵیش کارە بەو ئاوی نییە تەواو کاتە ئێوە لە تۆ وەکو ژنێک لە جوتیار سەخیفتریت باش نییە هەردووکتان تاکی یەک جوت پێڵاون جیاوازیتان نییە بەڕاستی اینجا خواتان لەگەڵ و هیوادارم کە زۆر باش بێت.